بەڵاکەم گفتوگۆی تەوەری یەکەمی پرۆگرامەکەمانەکەین کە لەم تەوەرەمانە باس لە کتێبی داوا کارگەڕەکان هەنگاو بەهەنگاو دەکەین کە چاپ کراوە بڵاو کراوەتەوە بەشێکی گشتی باز لە ناوەڕۆکی کتێبەکەکەین نمانەیە بزانین ناوەڕۆکەکە چی لە خۆی گرتووە و گرنگی چاپکردن و بڵاوکردنەوەی ئەم کتێبە بەشێکی گشتی بۆ چێگەڕێتەوە کە بۆ خۆشحاڵیەوە نووسەری کتێبەکە لە ستۆدیۆبیانی کورسات نیوسەوە لەگەڵماندان کاویش زۆر بەڕێز عەبدولقادر ساڵحکە کە بەڕێزیان مافناس و هەروەها نووسەرن. کاک عەبدولقادر سڵاو لەبێت، بەیانی باش؟ بەخێر بێن، بەیانی باش. سپاس بۆ کاک عەبدولقادر، ئەگەر سەرەتا هەر لە باسی ناوەڕۆکی کتێبەکەەوە دەست پێ بکەین، با بزانین بە شێوەیەکی گشتی کتێبی داوا کارگێڕەکان هەنگاو بە هەنگاو چی لە خۆی گرتووە، ئەگەر باز لە ناوەڕۆکەکەی بکەین بۆ ئێمە. طبعا داوای کارگێڕی یان دعاوی ئیداری جۆرێک لە داوایە کە لە دوای 2009 لە هەرێمی کوردستان سەری هەڵداوە و دروست بووە، قانون تەنزیمی کردووە، پێشتر نەبووە. ئێمە ئەگەر بچینە ناو محاکمەوە کۆمەڵێک جۆر داوامان هەیە، داوای سزایمان هەیە، مەسەلەن کاتێک کەسێک لەگەڵ کەسێکی کاشەڕەکە یان کەسێک دزیەکەکە یان کەسێکە کوژێ، ئەوە داوای جەزائیە و نەتیجەکەشی بە حکم دەرەچێ بەوەی کە کەسەکە احتیمالە سجن بکرێ، احتیمالە غەرامە بکرێ، احتیمالە حەبس بکرێ، احتیمالە ئیعدام بکرێ، واتە بەپێی ئەو جەریمەی کە ئەکرێ. تەبیعەتێکی جەزایی هەیە ئەم داوانە. هەندێک داوای کەمان هەیە پیان وترێ داوای شارستانیان، داوای مەدەنی. ئەمانە مشکلی منازعاتی کرێکی و مەسەلەن عەقد و قەرز و فرۆشتن و کڕین و ئەم بابەتانەیە کە ئەویش لە ئەخیرا مەسەلەن بە حکمێکی مەدەنی کۆتایی پێ، کەسەکە احتیمالە ئیلزام کرێ بە دانەوەی قەرزێکەوە، احتیمالە پارێکی لەسەر ببێ بە ماڵ، احتیمالە تەبرێ ببێ لە بابەتێک. داوای شەرعیشمان هەیە پەیوەندی بەو جۆرە داوانەوە کە پەیوەندی بە مەسائیلی خێزانی و میرات و زەواج و نیکاح و تەلاق و ئەم بابەتانەوە هەیە. ئەم جۆرە داوایەکە کە لە نەمەڵێکی تایبەتە و محاکمی خاصی خۆی هەیە، واتەجی ئێمە لە ناو هەرێمی کوردستانە دەسەڵاتی دادوەریمان هەیە لە محاکمەکانی تەمیز و محکەمەی ئیستئیناف و محکەمەی بەدا ئەو تاوانەکان پێچێ. ئەم محکەمە سەر بە وەزارەتی عەدل لە محکەمەکانی ئەم جۆرە داوانە کە خازعن بۆ مەجلیسی شورا، ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان. ئەمان محکەمەکانی دادگای دادوەری کاریگەڕیمان هەیە لە محافەزاتە تەشکیلە بێ لەگەڵ دادگای دادوەری فەرمانبەرانمان هەیە کە ئەمە محکەمەیەکی خاصە بۆ فەرمانبەر. ئەو فەرمانبەر کاتێک کە منازعەیەکی لەگەڵ ئیدارەکەی خۆیان ئابێ بە سیفەتە ئیداریەکەی پەنا بۆ ئەو محکەمە با لەگەڵ محکەمەی کاریگەڕی باڵاشمان هەیە لە هەرێمی کوردستانە کە قەراراتی هەردوو محکەمەکە لەوێ تەمیزەکرێتەوە. ئەم جۆرە داوانە لە ضمنی ئەم جۆرە محاکمانان کە سەر بە وەزارەتی عەدل واتە لە نەمەڵێکی تایبەتە تازە دروست بووە. کرۆکی ئەم داوانە چی؟ دوو جۆر بابەت لەم داوانە مەوجودن. بابەتە ئەساسیەکەی پیان وترێ داوای هەڵۆشانەوە، داوای ئیداری. من فەرمانبەرێکم قەرارێکم بۆ دەرەچێ نەقڵەکرێم بۆ شوێنێک، قەرارێکم بۆ دەرەچێ عقوبە ئەدرێم، مەسەلەن قەرارێکم بۆ دەرەچێ موچەکەم کەمەکرێتەوە. من لێرە بەپێی ئەو جۆرە بڵین ئەو لەو داوانە مافە بڵین پەنا بەمە بەر دادگا، بۆی دادگا ئەو قەرارم بۆ هەڵوەشێنێتەوە و ئەو مافەی کە لێم وەرگیراوەتەوە پێم بدرێت، و یان مافێکم پێ نادرێ پێم بدرێت. ئەمە یەکەم. دووەم هەندێک جاریکە بڵین محکەمەکە داوای قەرەبوو ئەبینێت. بۆ نمونە من فەرمانبەرێکم یان هاوڵاتێکم قەرارێکم لە دژ دەرچووە، بڕیارێکم لە دژ دەرچووە، قەرارەکە ناقانونیە، بەهۆی قەرارەکە من زیانم بەرکەوتووە. ئیتر ئایا زیانەکە ئەدەبی بێ لەسەر سومعە و کەرامەتم کەوتووە، یان زیانەکە مەسەلەن مادی بێ زەرەرم لێ کرد بێ، ئەچم چیەکەم لەبەرەوەی لەو قەرارە کە هەڵمۆشاندوێتەوە بەهۆی ئەو قەرارەوە من زەرەرم بەرکەوتووە، ئەچم داوا لەسەر ئەو دائیرە ئەو وەزارەتە تۆمارەکەم کە قەرارەکەی دەرکرد و هەڵمۆشاندوێتەوە داوای قەرەبوو ئەەکەم. ئیتر بەپێی ئەو تەقدیری کە من داوای ئەەکەم و دواتریش محکەمە چێتە ناو تەفاسیلەوە ئایا ئەو بڕێ من داوایەکەم تەواو نییە، کەواتە داوا ئیداریەکان ئەو داوانەی کە لەو کتێبا باسییان کراوە بریتی لەو دوو جۆرە داوا، واتە داوای هەڵوەشانەوەی بڕیارێکی کارگێڕی لەگەڵ داوای داواکردنی قەرەبوویەک بەهۆی بڕیارێکی کارگێڕی هەڵوەشاوەتەوە. عەبدولقادر ئەڵبەتە بەڕێستان نووسەری کتێبەکەن و هەروەها چاپ بڵاوچان کردوێتەوە، بەڵام بە دیاریکراوی چ شتێک ئاوای لێ کردی کە کتێبێکی لەم جۆرە بنووسیت؟ ئایا پێشتر کتێبی لەم شێوەیە هەبووە لەسەر ئەم بابەتانەکە تایبەت بێت بە پارێزەران یاخود مافبەروەران بۆ ئەوەی کە داوا کارگێڕەکان بە شێوەی هەنگاو بە هەنگاو ڕوون بکاتەوە، یاخود ئەمە یەکەم کتێبە لەسەر ئەم؟ بەڵێ ئەو کتێبە لە دوو ڕووەوە نوێیە. ڕوویشان تا ئێستەمە لە هەرێمی کوردستانە کتێبێکمان بە کوردی نییە، بە زمانی کوردی، چونکە ئێمە کتێبان بە زمانی عەرەبی هەیە، بەعام لەسەر ئاستی عێراقیش باس کراوە، کتێبێکمان بە کوردی نییە.
خصوصیتێکی کوردانە هەرێمی کوردستانی هەبێت. ئێمە ویستومانە ئەو کتێبە ناچینە دەرەوەی هەرێمی کوردستان، ویستومانە کاوڵاتیەک لە هەرێمی کوردستانە، فەرمانبەرێک لە هەرێمی کوردستانە هەنگاو بە هەنگاو بەپێی ئەو کتێبە بڕوا مافەکەی خۆی وەربگرێتەوە، قرارەکە ڕۆشێنێتەوە. کەواتە ئێمە لەو کتێبە بە زمانی کوردی خۆمان هاتوین بە زمانێکی سادە کتێبەکەمان نووسیوە کە ئێمە کتێبێکی وامان نییە پێشتر. ئەمە خاڵێکم گرنگ بوو بۆ ئێمە کە ئەو کتێبە هەبێ. خاڵی دوم ئێمە بەپێی ئاخر تعدیلی قانونی مەلکی شورای هەرێم کتێبەکەمان نووسیوە کە قانونەکە نزیکەی ساڵێک پێش ئێستا دەرچووە. ئەمە بۆ ئێمە گرنگە بۆی بزانانی ئایا لە نوێترین دەقەکانی قانونەکە چی گۆڕانکاریە کاتوو بۆ ئەوی کاتێکە مەحامیەک یان فەرمانبەرێک ئێوێ داوایەک تۆمارکە لەسەر زەوی ئەو کتێبە بەرچاوی ڕوون بێ، ئایا ئەو مادە قانونی کە ئەم بۆ یەگەڕێتەوە گۆڕانکاری بەسەراتەوە گۆڕانکاری بەسەر ناتوە بۆیە لەو دووڕۆوە کتێبێکی نوێیە کە ئێمە هێناومانە لە ناو وەسەتی قانونیە دامان ناوە و ئازمان کردو. بەڵێ بەڕێز عەبدولقادر لە سۆنگەی ئەم بابەتەوە مەرجەکانی داوای کارگێڕی چی؟ بەڵێ ئێمە داوای کارگێڕی مەرجی یەکەمی تەوان لەسەر چیە داوای کارگێڕی ئەگەر وەکو داوایەکی ئیداریان داوایەکی قەرەبوژوەری بگرین بریتێ لە بوونی بڕیارێک ئەبێ من بڕیارێک هەبێ ئەڕۆم بڵین چەند خصومەی بڕیارەکە ئەەکەم شەڕ لەگەڵ بڕیارەکە ئەەکەم منەمێ بڕیارە هەڵبۆشێنمەوە بڵین سروشتێکی داوا کارگێڕیەکان ئەوەیە کە کاتێک کە بڕیارێک دەرەچێ بڕیارەکە منازعەکەی منازعی شخصی نییە. بۆ نمونە جەنابەت بەڕێوەبەری گشتی منیت بڕیارێک دەرەکەی بە سیفەتی بەڕێوەبەری گشتیەکە دەریەکەی واتە ئەگەر من برای شیری جەنابیشت بن تۆ بێ بڕیارەکە دەرکەی تعمیمە بەڵێ ئەوە مەوزوعە واتە تۆ مەهامێ جێبەجێەکەی مەهامەکە واد لێکە بڕیارەکە دەرکەی کەواتە من لێرە کاتێک کە ئەچم داواکە تۆمارەکەم لەسەر بڕیارەکە لەسەر شخصی جەنابەت تۆماری ناکەم و تۆ نای بۆ دادگا بڵێ منم بەڵێ بەس لەسەر بڕیارەکەی جەنابەت مەسەلەن فەرمانبەرێکی یاسای ئەنێری بۆ دادگا. ئەمە یەکەم. دووهەم ئەگەر جەنابیشت لەوێ نمێنی بڕیارەکە ناکەوێت داواکەش ناکەوێت کەسێکی تریش هاتە شوێنەکە هەر داواکە بەردەوامە بێ کەواتە ئەم داوانە پەیوەندی بە شخصەوە نییە. واتە گەر من داوام لەسەر وەزیرەکەی خۆم کرد داوام لەسەر مدیرەکەی خۆم کرد نابێ مدیرەکەی خۆم بەو جۆرە وام لێم تێبگا من چوم داوایەکی جەزائیم لەسەر تۆمار کردو بابەتێکی ئیداری و یاساییە بالضبط بابەتێکی ئیداری و یاسایی مۆزوعیە واتە بەدەرە لە شخص کەواتە قەرارێکە بێ بۆی منە داوا تۆمارکەم. ئێمە لەم داوای ئیداریە شتێکمانێ زۆر گرنگە کە بەداخەوە بڵین زۆر جا فەرمانبەریان هاوڵاتی پێی نازانێ پێی ئەوترێ مودەی تاعن. مودەی تاعن چێواتە ماوەیەک یاسادانە دایناوە کە من بتوانم تانی تیا لێ بدەم. بۆچی ئەمە ماوە هاتووە؟ ئیسا لە داوای جەزائیە تا حدێک ئێمە بۆ داوا شخصیەکان 3 مانگمان هەیە خوانەخوازەگەر مەسەلەن من تەشیرێ بە جەنابەت بکەم بە شخصی تۆ تا 3 مانگ مافتێ داوا تۆمارکی دوای مافت نامێنێ وەکو شخص بۆکو حەقێکی شخصی بەس وەکو حەقی عام هەر نافەوتێ هەر ئەم داوا هەر کاتێویستە تۆماری ئەەکەی. لە داوای ئیداریە مدەیەکەیە پێوترێ مدەی تاعن کە 30 ڕۆژە لە ڕۆژی تەبلیغبوونی کەسەکە بە قەرارەکە واتە ئەگەر من لەو 30 ڕۆژان نەڕۆم داواکە تۆمارکەم دوایی داواکەم لێوەر ناگیرێ وەریش بگیرێ داواکەم ڕەتەکرێت و ئەگەر قەرارەکەش کە دەرچۆ لە دژی من قەرارێکی ناقانونی بێت. ئەمە یەک. ئەمە خاڵی دوو. خاڵی سێ هەندێک داوامان هەیە پێوترێ مەڵی مەرجە کە تۆ تەزەڵومی بۆ تەقدیم کەی معنای چیە لە تەزەڵوم؟ واتە مەسەلەن جەنابەت بڕیارێکی دەرکردو لەسەر من پێشوی بڕۆم بۆ دادگا یاساکە ئەڵێ بڕۆ تەزەڵومێکی لێ بکە یاداشتێکی بەرێ بڵێ جەنابی بەڕێوەبەر تۆ ئەم قەرارەت دەرکردووە داواکارم پێداچوونەوەی پیا بکەی ئەگینا ئەگەر تۆ پێداچوونی پیا نەکەی قەرارەکەم بۆ لەوەشی پەنا بەمە بەردادگا. واتە چانسێک بە ئیدارە ئەدا بۆی ئیدارە هەندێک جا لەوەچە قەرارەکەی دوای دیرازم بۆی دەرپێ کە قەرارێکی دروست نەبووە بۆی پێش ئەوەی قەزیەکە و شەڕەکە بچێتە بەردەم دادگا یاساکە ئاڵێکی ئەڵێ بێت تۆ بڕووی لەوێ تەزەڵومێ بکەیت. طبعا ئەمە بۆ هەموو قەرارێ نییە بۆ هەندێک قەراری معەنە کەواتە ئەگەر هاتوو من ویستم داوایەک تۆمار کە مەرج بوو تەزەڵوم تەقدیم کەم ئەبێ لە مودەی قانونیەکەش تەزەڵومەکە تەقدیم کەم. ئەمە زۆر گرنگە. خاڵێکی تر ئەوەیە کە منە بێ ئەم قەرارە ئیداریە کاریگەری لەسەر من دروست کرد بێت. چۆن؟ قەراری ئیداری 3 جۆر کاریگەری دروستەکات. یان ئەوەیە مرکزێکی قانونی بە من ئەدات من هاوڵاتێکی ئاساییم ئەمڕۆ یەم لە لای جەنابەت ئەبم بە فەرمانبەر کەواتە سیفەتی فەرمانبەریم وەرگرت ئەگەر دوێنێ بەهاتمایە تۆ ئەوت کاکە زەحمەنە بە ئیشت چێ لێرە بۆ هاتووی تۆ هاوڵاتێکی ئاسایی بەس کە من بووم بە فەرمانبەر لەوە چێ بێم لە بەردەم ژوورەکەی جەنابتە لەسەر مێزێ دابنیشم کتاباتی تۆ بەڕێ بکەم کەواتە سیفەتێکم وەرگرت. یان ئەوەیە سیفەتێکم لێوەرە گیرێتەوە احتیمالە من ئەمڕۆ
موظفم بەیانی قەرارێک دەرەچی ئەڵێکا کە تۆ بەکەڵکی وەزیفە نایی بڕیارماندا بە دەرکردنت کەواتە مرکزی قانونیم گۆڕان نەما ئەمە دوو سیان کە مرکزی قانونیەکەم گۆڕانکاری بەسەرایە چۆن مثلەن من بڕیارێکم بۆ دەرەچێت بەوەی کە تەرفیع بکرێم لە پلەیەک و بۆ پلەیەکی تر کەواتە پلەکەم گۆڕا ئینوانەکەشم گۆڕا سەلاحیەتەکەشم گۆڕا کەواتە مرکزەکەم لە دەستنەدا مرکزێکی نوێشم وەرنەگرت بەس گۆڕانکاری لە مرکزە قانونیە کەواتە هەر قەرارێک یەکێک لەم سێ ئاسەوارەی دروست کرد ئەبێ لەوێ تاعنی لێ بدرێ ئەگەر دروستی نەکرد بۆ نمونە ئافرەتێک پیاوەکەی عقوبەیەک درراوە ئەم ناتوانێت بڕات داعات تۆمارکە بڵێ لەڵای پیاوەکەم ناتوانم خۆم هاتوو ئێوە بۆ قەرارەکەتان لە دژی پیاوەکەم دەرکردووە بۆ چکە بێ خودی پیاوەکەی خۆی بڕوە یان مەسەن قەراری دەرچووە بۆ کەسێک پۆستێ دراوە بە کەسێک تۆڵی من مستحقم ئەچی داوا تۆمارەکەی ئەلە نەکاکە تۆ قەمەرارەکە دەرچووە تۆ مرکزی قانونی توی پێ نەگۆڕاوە نە پۆستێک لێوەرگیراوەتەوە نە پۆستێکت پێدراوە نە گۆڕانکەواتە ئەبێ قەرارەکە مرکزی قانونی کەسەکەی پێگۆڕابێ بۆ ئەوەی کەسەکە بڕوا بەیانی دیعابکە بڵێ من ئەم زەرەرم لێکەوتە چکە عادەتەن داوا کە تۆ تۆماری ئەەکەی بێ مەسلحەتت تایە هەبێت کە مەرجێکی ترە لە داوا واتە گەر من بڕۆم داوایەک تۆمار کە مەسلحەتم تیانە بوو قەزاڵێ ڕەتێکاتەوە چکە پێمەڵە لە تۆم داوا بە تۆمارەکەی ئەگەر بزانێ مەسلحەتی منی تیانێ لەم داوا یەکسەر ڕەتێکاتەوە لە تۆ مەسلحەت لە داوانیە یەکێک ئەبێ بێ داوا تۆمارکە کە مەسلحەتی تایە هەبێ بۆیە گرنگە مەرجێکی تر ئەوەیە کە بێ مەسلحەتە بێ مەرجێکی تر ئەوەیە ئاخر مەرجیان ئەوەیە بە خصومە هەبێ واتە مەسەلەن جەنابەت بڕیارەکەت دەرکردووە من ناچم داوا لەسەر ئوستازە تۆمارکەم بڵێم تۆم بڕیارە دەرکردووە بۆ چکە من خصومەم لەگەڵ ئەو نییە ڕکابەریم لەگەڵ ئەو نیە ڕکابەریم لەگەڵ جەنابتە کەواتە ئەبێ من بزانم داواکە لەسەر کێ تۆمارەکەم ئەمە کۆمەڵێک مەرجن کە هەندێکیان تایبەتن بە مەرجی داوای ئیداری هەندێکیان بەعام مەرجن بۆ داواکان هەمووی آخر مەرجەوەیە کە من ئەبێ ئەهلیەتیشم هەبێت واتە مناڵێکی قاسیر ناتوانێت بڕوا داوایەک تۆمارکە کەسێک لە زیندانایە ئەهلیەتی نییە بێ وەکیلەکەی بڕوا داواکە تۆمارکە وازەحە واتە ئەبێ کەسەکە ئەهلیەتیشی هەبێ مهەیە بێ بۆ ئەوەی ئەهلی تەقازی بێ ئەهلی دیعاکردن بێ ئەهلی خصومە بێ بۆی بتوانێت داواکە تۆمارکە عەبدولقادر ئەم مەرجانە کە باست کرد هەمووی لە کتێبەکە ڕوونکراوەتەوە بێگومان ئێمە لەو کتێبە ئەو مەرجانەمان چیمان کردو لە کتێبەکە کۆمەڵێک قەواعیدی عامان باس کردو ئەوەی وەکو مفرەدە وەکو چۆن مەسەلەن وەستایەک ئەمە دەرنەفیزێکی بەدەستەوەی پلایسێکی بەدەستەوەی فلان پشتی بەدەستەوەی ئێمە هاتوین ئەو مفرەدانەمان هێناوە شیمان کردێتەوە بۆی میپارێزەرەکە یان فەرمانبەرە قانونیەکە کاتێک کە دوایی باسمان لەو مفرەدە قانونیە بکەم بزانیمە بەسمان چی ئەمە یەک دووەم هاتوین داواکانمان جیا کردوێتەوە مثلا داوای ئیداری من چۆن تۆماری بکەم وەکو هاوڵاتیەک یان وەکو فەرمانبەرێک و ئەو داوانەی کە خاسن بە فەرمانبەر خۆی لەکوێ تۆمارەکرێ بە دوو بەش کردومانە سێهەم ئەو قەراراتانی کە لەم داوانەشەو دەرەچێ من جاری وای خصومەکەمە بەردەم دادگای دادوەری کاریگەڕی لە سلێمانی قەرارێکم بۆ دەرەکە ئەمە کۆتایی قەزیەکە نییە بۆ لەبەرەوەی من ئەچم ئەم قەرارەت تەمیز دەکەمەوە طعنی لێ دەم لە بەردەم محکەمە ئیداری علیا ئەڵێم ئەم قەرارە دەچۆم دادگا دەری کردووە بە قەناعەتی منم قەرارە دروستێ لەبەرم ئەسبابانە جارێکی تر لەوێ محکەمەکە لەوێ تشکیلە بێتەوە و سەیری ئەوراقەکانەکە ئەگەر قەناعەتی وا بوو قەرارەکەی دادگا دروستە پەسەندیەکە ئەگەر قەناعەتی وا بوو قەرارەکەی دادگا دروست نی هەڵی ئەوە شوێنێتەوە ئەیگەڕێنێتەوە ئەگەر مهەیە بوو بۆ فەسڵ خۆی بڕیاری لێدا ئەگەر مهەیەنەوەی گەڕنتەوە ئەڵێ ئەو ئەو حکومەی دەرت کردووە لەم داوا ئەم مشکلانەی هەیە یان ئەم خەلەلانی تایە چاکی بکە و دوای بڕیارێکی تر دەرکەرەوە ئێمە لەو کتێبە لە ئەخیریشە چیمان داناوە نزیکەی 29 لایحەمان داناواتە هەر لە بیدایەتەوە چۆن تۆ داواکە تۆمارەکەی کڵێشەکانمان داناوە کڵێشی تۆمارکردنی داوا کڵێشی تۆمارکردنی مەسەن پێشکەشکردنی تەزەڵوم دادخوازی کڵێشەی پێداچوونەوە داوای پێداچوونەوە لە بەردەم دادگای کاریگەڕی ئەو کڵێشانەی کە فەرمانبەرێکی قانونیان پارێزەرێک پێویست پێێتی کاتێک لەسەر زەوی ئەو کڵێشەی ئەوێ داوایەک تۆمارکە یان تەزەڵمێک تۆمارکات باشە کاک عەبدولقادر جیاواز لە مەرجەکانی ئەنجامەکانی ڕوونکراوەتەوە لە کتێبەکە یاخود ئەنجامەکانی چییە؟ ئەنجامی داوای ئیداری ئەتوانم بڵێم جیاوازترە لە داوای تر مەسەلەن بۆ نمونە من کاتێک کە قەرارێک دەرەچێت بە گواستنەوەی ڕاژەکەم بە نەقڵم بۆ شوێنێکی تر ئیتر من ئەچمە ناوم داواوە لەوە چێ مەسەلەن نەقڵ بووم ڕۆشتوم بەڵام داواکەم تۆمار کردووە دوای 5 مانگ دوای 6 مانگ دوای 7 مانگ قەرار دەرەچێت بۆ من ئەنجامەکە ئەوەی منە بێ بچمەوە شوێنی خۆم و ئەگەر لەو شوێنە پۆستێکم هەبوو بێ ئەبێ نەفسی پۆست وەربگرمەوە واتە ئێمە لە داوای ئیداریە ئاسەوارەکەی بریتە لە ئیعادەة الحال إلى ما قبل صدور القرار واتە ئەبێ حاڵەتەکە بگەڕێنینەوە بۆ پێش دەرچوونی قەرارەکە واتە من لەو کاتا مەرکەزی قانونیم چۆن بووە
ئەبێ بچمەوە نفسی مرکزی قانونی نەک ئەوەی مەسەلەن بڵێ کاکە قەیناکە دگەڕێنمەوە بەڵام نادبەمەوە نفسی مرکزی قانونی بەهۆی ئەوە قرارەکە و خۆی جێبەجێ نەکرێت کەواتە سەر لەبەری قرارەکەم بۆ گەڕێنێتەوە بۆ کوێ بۆ ئەو کاتێک کە پێش ئەوی من قرارەکە دەرچێ چۆن بوو ئاوام لێ کاتەوە وەکو خۆی باشە ئەم کتێبە تا چەند گرنگە بۆ قوتێبخانە کوردیەکان ئەتوانین بڵێن کلێنێکی لە کتێبخانە کوردیەکان پڕ کردوێتەوە یاخود تا چەند گرنگە بۆ خوێندکارانی کە لە بەشە یاسایی و قانونیەکانە خوێنن و بۆ ئەنجامدانی توێژینەوەش بە هەماشەوە گرنگیەکەی بێگومان ئەو کتێبە سۆما بۆ فەرمانگە و دامەزرا حکوومەتەکانیش ئەو کتێبە بۆ سێ توێژ زۆر گرنگە یەکەم بۆ فەرمانبەرانی دایرە حکوومیەکان و فەرمانگەکان بۆی بزانن کاتێک کە بڕیارێ دەرەکەن نەکەونە هەڵەوە بڕیارێکی نایاسایی دەرکەن لێوە ئەومانە پێڵە چۆن بڕیارێکی دروست دەرەکەیت بۆ پارێزەر گرنگە کاتێک کە ئەبێ بە وەکیلی کەسێک بۆی بزانێت چۆن داواکە تۆمارکە چکەوەکو پێشتر عەرزم کردن ئەم داوانە نوێن تازەن بۆیە هەندێک جار ئیتلاعی تەواو لەسەری نییە و بۆ خوێندکارانی جامیعە و ئوستازی جامیعەش گرنگە بۆ لەبەروی ئەم کتێبە پشتی بەستۆ بە 200 قەراری قەزایی ئەم قەرارانە هەندێکیان بڵاو نەکراونەتەوە واتە من هاتووم بڵین واقعی محکەمەکەم نقل کردووە بۆ دائیرەکە بۆ جامیعەکەش کە جامیعە مەرجنی ئەو تەفاسیلانەی لابێ بۆ ئێمە هەوڵمانداوە لەو کتێبە نزیکی 200 قەراری قەزایی دابەزێنین خوتووە بە خوتۆ بۆەوەی تەرەفی بەرامبەرکەی خوێنێتەوە لەم بابەتە بە وردی تێبگا و تەوەجوهی قەزا بزانێ لەم بابەتە خاڵێکی ترکە زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە لەم کتێبە لە کتێبخانەی کوردیا کتێبێکمان بە نموزەجە تەطبیقە کوردیەکەی نیمانە کەممان هەیە پێویستمان بەوە هەیە کە ئێمە لەم جۆرە کتێبانەمانە بێ بۆی هەموو لایەک بەرچاوی ڕوون بێ کاتێکە ئەم جۆرە داوانە تۆمارەکرد لە بەردەم دادگاکاندا بەڵێ کاک عەبدولقادر هەڵبەتە گەر ئەکان پرسیاری نەبێت وەک دوا پرسیار بڵێ ئەو بپرسین کە بەڕێستان پێش ئەوەی وەک مافناسێک باسی بکەین وەک نووسەرێک تا چەند ئاسان بووکە کتێبێکی لەم شێوەیە بنووسن ئایا هەموو نووسەرێک دەتوانێت کتێبێکی لەم شێوەیە بنووسێت یاخود ئەمان جیاوازە ئەو کتێبە کتێبێکی زۆر پسپۆڕی وردە واتە کتێبێکی عام نییە هەتا لە وەسەتی قانونیشە لە وەسەتی قەزاییشە بڵین شتێکی تازە و نوێیە من بە حجەی پسپۆڕێکی خۆم تقریبی ئەوە 35مین کتێبە لەو بوارە ئەینووسم لە بواری وەزیفەی گشتی و قەزای ئیداری و قانونی ئیداریە بۆ من ئاسان بوو لەبەرەوەی من بە پاشخانی 34 کتێبیکەوە ئەمەم نووسیوە تقریبی بە پاشخانی 12 ساڵ دیراسی تەطبیقی ڕۆژانە ئەوەم نووسیوە ئەجینا نووسین ئاسان نییە تۆ بتانی مەسەلەن عەرزێکی ئاوا بکەی بە 200 قەراری قەزاییەوە ئەمە بخەیتە بەردەست بە زمانی شیرینی کوردی کە پێشتر کتێبێک نەبوو. سۆما پرسیارێکم بۆ دروست بوو کە عەبدولقادر لە کاتی ئامادەکردنی و کتێبەیە ڕوبەڕووی کێشە نەبوویتەوە وەکو زاراوە خۆ دەزانی زمانی کوردی و عەرەبی بەڵێ ئێمە کێشەمان بەداخەوە لە هەرێمی کوردستانە کە نەک ئەو کتێبە ئێمە زمانی یاسامان زمانی قانونمان کێشەی مستەلاحاتمان هەیەتیایە لەبەر ئەوەی زمانی عەرەبی کە ئێمە ڕاستەخۆ لەمسیەکەین زمانێکی زۆر قوڵە لە مەسائلی مستەلاحاتە دقیقە ئێمە نیمانە بەڵام هەوڵمان داوە بڵین لە پەرلەمان کۆمەڵک مستەلاحاتی نوێ هاتۆتەکایەوە کۆمەڵک ئەساتیزەی جامیعە و بڵین ناوەند هەوڵیان داوە کۆمەڵک مستەلاحات دروستکەن یان بیهێنە ناو کە مستەلاحاتی کوردی ڕەسەنە بۆی بتوانین بینای زمانی کوردی بکەین ئەگینا بەداخەوە توانم بڵێم من ڕوبەڕوو بوومەتەوە بەڵام بەعام جۆرێک لە پشێویمان لە ناو زمانی یاسا هەیە لە ناو زمانی قەزا هەیە بۆ ئەوەی کاتی مستەلاحێک لەوەچێ من بۆ نمونە مستەلاحی تەزەڵوم کە لە عەرەبیە هەیە یەکێک پێڵە نادادی یەکێک پێڵە ستەمبینی یەکێک پێڵە دادخوازی واتە هەرێکی لە کوردی زۆرە بڵین نابێ وابێت چکە ئەبێت یەک مستەلاحەتە بێ بۆ ئەوەی بڵین خوێنەر سەری لێ تێک نەچێ لە زمانی عەرەبی کاتێک کە یەک مستەلاح بەکارێنی معەیەن هەموو کەس تێگا کە تۆ مەبەستی چییە بەس ئێمە لە کوردیە کێشەمان لەمە هەیە بۆیە هیوادارم مستەقبەل بتوانین کە زمانێکی ستانداردی قانونی لە کوردستانی شەهرەیە بۆ دادگا و بۆ ناوەندە یاسایەکە ئەمەش بۆ هیوای سەرکەوتنی زیاتریش بۆ بەڕێستانە خوازین زۆر سپاس بۆ زۆر بەڕێز عەبدولقادر ساڵح مافناس هەروەها نووسەر سپاس بۆی کەم بەیانێ لەگەڵمان نبوو دوا کۆمەڵێک زانیاری زۆرت سپاس بۆم دەرفەتە سەرکەوتوو بن.